باسی شتێک دەکەین زۆر يعني زۆرە لە ناو کۆمەڵگا خاستن لە گەنجە ئەنی عمری 20 ساڵە عمری 25 ساڵە مەدەن کرێکارە ئیشی قورس دەکات ئیشی گران دەکات یا شتی گران هەڵدەگرێ یا ئافرەت لە ماڵەوە گەنجە شتی گران وەک قنێ غازە وەکو شتێکی قورس هەڵدەگرێ تەمەن ئەوە ئێمە تەسیرەکە ڕەسەن پشتێشەی تووشە بێ هەر ئەسەن ئەو شتێگرانی هەڵگرت پشتێشەی تووشە بێ ئەوە چییە؟ شتێکەیە ئێمە پێڵێن دسک بە ئینگلیزی پێی دەڵێن دسک و لەوانێ بە لە بینی فەقەرەکانە بزەبت ئێمە فەقەرە یەک لەسەر یەکە وەکو بلۆک چۆن سەفتەکە یەک لە یەک بە جوانی خوا سبحانه وتعالى ئەو ئینسانی وا جوان دروست کردووە یەک لە یەک بان یەک فەقەرەیە لە بینە دسکەیە ئەو دسکە وەکو چۆن وەکو فتق کە شتێگران هەڵدەگری وەکو فتق دەردەچێ بەرەو پشتەوە ئێمە لە ناو فەقەرەکان شتێکەیە پێڵێن الحەبل الشەوکی یعنی بەئینگلیزی پێڵێن سپاینال کۆرد ئەوەیە ئەوە لە دەماغەوە لە مخی ئینسانەوە دادەبەزێ بۆ ناو فەقەرەکانە تاکو فەقەرەی پێڵێن قوتنیەی یەک ئەو حەبل الشەوکیە لەگەلیشی لە هەموو فەقەرەیەک لە بین هەموو فەقەرەیەک دوو پێڵێن عەسەب ئەو عەسەب یعنی چییە؟ عەسەب دەڕوا بۆ هەردوو دەست دەڕوا بۆ هەردوو لاق دەڕوا بۆ هەموو گیانی ئینسان ئەوە چییە بە ئیحساس و حەرەکە و ڕۆیشتن و حەرەکەی دەست و لاق و ڕۆیشتن هەمووی خوا سبحانه وتعالى بە تەئسیری حەبل الشەوکیە و لەگەل ئەو عەسەبانە کە ئینسان دەجولێتەوە فئێمە کە ئەو شتەگرانت هەڵگرت ئەو دسکە وەکو فتق ئەڕواتە پشتەوە زەختە بێتە سەر حەبل الشەوکی بربرەی پشت و لەگەڵ عەسەبەکان فەرەسەن شێگەی چەند ڕۆژێ پشتی دێشێ دوایەوە دوای هەفتەیەک یا دوای چەند ڕۆژێ 5 ڕۆژ 4 ڕۆژ ئیمجا دەدا لە لاقی دەڵێ دکتۆر لاقم سڕ دەبێ لاقم زەعیفە ئایا ڕاست یا چەپە ئەو یەشە دەڕوا و ئەو سڕبوونە هەتا بنی پێ یا تا پەنجەکانی سەری پێ ئەمە مەعنا ئەو ئینزلاقە زۆرە ئەو دسکە لە بین فەقەرەکان دەرچووە زەختی کردوتە سەر حەبل الشەوکیەکەی لەگەڵ لەسەر دەمارەکان و ئەوە گەرێ ئێمە دکتۆری پسپۆر بیبینێ نابێ ئەوە جایات شتی گران هەڵگرێ و خاصن لە عمری گەنجا دەبێ و ئەڕوات ئێمە ئەگە پێویست بکە ئەشعەی تەمان ڕەنینیشی بۆ دەکەین ئەشعەی ڕەنین بە ملەوەن بە جوانی دیار دەبێ طبعا ئەوە بووە لەو عمرە دەبێت لە اختیارە نابێت لە پیرەمێردا عمری 60 و 50 و 70 ئێمە ئەو دسکە لە گەنجە هێشتا نەرمە یعنی بۆیە دەردەچێ فتقە بێ بۆ سەر بڕێ پێش بینەمە لە عمری گەورەیە ئەبێتە سەوەفان یعنی ئەو بین فەقەرەکان وشکە بێ فبۆیە لەوێ ئینزلاق نابێت لە عمری تەمەنی گەورەیە 60 و 70 یا 50 ببانەوە فئێمە ئەو ڕەنینە دەکەین ئەو ڕەنینە حسب ئەوە بڕیار دەدەین شەرت نییە هەمووی عەمەلیاتی پێویست بێ ئەگەر بە ئیسراحەت و بە ئیسراحەت باش بوو ئەو سڕبوونەی لاقی ئەو ئێشەی لاقی ڕۆیشت ئەوە میمتر لە پشتێشە دەڕواتە شەنوجا بەس ئێمە ئەو سڕبوونەی لاقی و ئەو سڕە بێ ئازای دەبێ وەکو کارەبا وەکو دەرزی لە لاقی ئەگەر ڕۆیشت ئەوە پێویست ئێواشۆش پێویست بە عەمەلیات ناکە بەس ئەوە دنیا خوانەکان ئەگەر زیادی کرد سڕبوون و ئێشی لاقەکانی نەتوانێت بڕوات ئەوە پێویستی بە عەمەلیاتە طبعا ئەمە چی ئەدا لە لاقی ئەو ئینزلاقەی ئەو دسکەی ئەو فتقەی لە بینی بربرێ پشتەکانی خوارەوە ئەوەی خوارەوە بەڵام ئەگەر ئینزلاقی هەبێ خوانەکان لە ملی حرەکەیەک دەکا بۆ ملی فەقراتی سەری یا ملی سەری یا ملی ئەوە سێگە دەستی سڕە بێ دەسەکانی و پەنجەکانی فەئیزەن ئەو دسکە لەسەر بەڕێ پشتڕا دەوستێت لە چ شوێنێک ئایا ملێتی ئەگەر لە ملی بێ ئەو ئینزلاقە دەدا لە دەسەکانی سڕە بنوژان دەکا ئەگەر لە پشتی بێ لە خوارەوە دەدا لە لاقەکانی فەئەوەش بە جوانی دکتۆری پسپۆر ئەیبینێ بە جوانی فەحسی دەکا ئەشعەی ڕەنینی بۆ دەکا و بەڕێی من تەشخیصیشی ئاسانە بەڵام ئێمە نەسیحەتمانەوەیە کەس شتی گران هەڵنەگرێت و کەوا توش مشکل نەبێ ئینشاء الله.
حەزەکەم هەمومان گەنج یا ئەختیاریە وەرزش بکەین. وەرزەکە چی باشە بۆ فەقرات و بۆ ئێسک؟ یەکەمیان ئەگە بتوانین مەلەوانی، یەکەم باشترین ڕاضەیە. دووەم ڕۆیشتن، ئێمە علمیەن ئینسان گەر ڕۆژی سەعاتێک ڕۆیشتنێکی احتیاجی بڕوات لە دەرەوەی ماڵ. بەڕێی من ئەوە ناری ئەسک پووک بێ بۆ فەقرات باشە، بۆ شتێ باشە. ئەتمێم مەلەوانیە، ڕۆیشتنە یا پاسکیلە، ئەوە هەمووی ئەو باشترین ڕاضەیە بەڕێی من. ئینسان تەرکینەکە زۆر لە دەرمان باشترە و لە عەمەلیات. زۆر سوپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.